العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا اغفر لنا ذنوبنا وإسرافنا في أمرنا وثبت أقدامنا وانصرنا على القوم الكافرين. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. آمين. لا فرمودي سيزدهم دفرمي عن أبي حمزة أنس بن مالك رضي الله عنه خادم رسول الله صلى الله عليه وسلم أن رسول الله صلى الله عليه وسلم قال: لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه. رواه البخاري ومسلم. أو فرموديا يشكلوا فرموداني ك خزمتكاري بيغمبري خوا عليه الصلاة والسلام أنس كوري مالك رواياتي ذكا أنس كوري مالك يشكلوا صحابة برزاني ك ده ساڵان خزمەتی پێغەمبەری خوای کردووە عليه الصلاة والسلام و کە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام هاتە مەدینەی تەمەنی ئەنەسی 10 ساڵ بوو و دایکی هینایە تەسلیمی پێغەمبەری کرد عليه الصلاة والسلام. فەرمووی ئەی پێغەمبەری خوا ئەوە ئەنەسە پێم خۆشە خزمەتی بەڕێزت بکاتن و لە خزمەت بەڕێزت دابیتن. طبعا پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام قبولی کردووە. ئەناس ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ یەکێک بووە لەو گەنجە خوێن شیرن و لەو گەنجە ڕێک و پێکانەی کە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام بەدەستی خۆی پەروەردەی کردووە و فەرمودەی زۆری لە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام جێڕاونەوە و دایکیشی ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ دەفەرمێ ئەی پێغەمبەری خوا دوعا بۆ ئەنەس بکە. دوعا بۆ ئەنەس دەکا. پێغەمبەر دەفەرمێ اللهم أكثر ماله وولده أكثر ماله وبارك له فيه وأدخله الجنة. ئەو دوعای بۆ ئەنەسی دەکات. جا دەفەرمێتن بەس بێجگە لە منداڵەکانی خۆی ئەنەس ذورریەتی ئەنەسی یعنی منداڵ کوڕ و کوڕەزا 125 کوڕ و کوڕەزای هەبوون و دوو کچی هەبوون و زۆر زۆر دەوڵەمەند بووە. دەفەرمێ ئەو دوارم بینیون تەمەنا دەکەم ئەوەی سێمیش ببینم کە دەفەرمێ وادخیله الجەنە وەخوای بیبێ بەهەشت. طبعا ئەنەس دەفەرمێت 10 ساڵان خزمەتی پێغەمبەرم کرد عليه الصلاة والسلام بەبێ ئەوەی کە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام ڕۆژێک لە ڕۆژان لێم تووڕە بێتن. کەچی زۆر جاری وا هەبوو دەیناردم بۆ ئیشێکی دەناردم دەچووم لام دەدانا و منداڵان چکە منداڵ بوو ئەنەس گەمەم دەکردن. ئیشەکەی پێغەمبەرم لەبیر دەچووە عليه الصلاة والسلام کە دەهات تەماشای دەکرد گەمەم دەکردن دەیگۆ ئەنەس ئیشەکەت کردووە ینی لەوەم بەفکرداتەوە بەڵام بە هیچ شێوەیەکی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام گلەیی لێ نەدەکردم و وەکو بڵێ خۆی لێ تووڕە نەدەکردم. و ڕۆژێک لە ڕۆژان دەفەرمێت 10 ساڵانم خزمەتی پێغەمبەری خوا کرد عليه الصلاة والسلام. ڕۆژێک نەیفەرموو ئەنەس ئەوەت بۆ نەکرد ئەوەت بۆ کرد. ئەوەندە دڵفراوان بوو پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام لەگەڵمدا. طبعا ئەو فەرمودەیە لە ئەربعینی نەوەوی ئەوە یەکەم فەرمودەیە ئەو دەیجێڕیتەوە کە هێناویەتی. طبعا ئەنەسی کوڕی مالیک ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ تەمەنیشی زۆر درێژ بوو. هەندێک دەڵێن 99 ساڵ ژیاوە و ئاخر سەحابە بووە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ کە لە بەسڕە وفاتی کردووە. ئەنی چۆتە بەسڕەی لەوێن دەرێ نیشتەجێ بووە و بڵێ ئاخر کەس لەوێن دەرێ ماوە لە سەحابان. ئاخر سەحابە نەبوو کە وفاتی کردووە بەڵام ئاخر سەحابە بوو کە لە بەسڕەی وفاتی کردووە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ. لێرە ئەو فەرمودەیەکی زۆر قەیمە و بەڕاستی ئەو فەرمودەیە ئینسانی ئیماندار ئینسانی موسڵمان کۆمەڵگە و مجتەمع ئەگەر ئەو فەرمودەیە جێبەجێ کاتن قەناعەتم وایە زۆرێک لەو کێشە و مشکیلانەی کە هەن نامینن. ئەویش
ئەوەی کە ئینسان کەمالی ئیمان و کەمالی ئیسلام و کەمالی ئیحسان کە هەمان کۆکەیەوە لەوەدایە کە ئینسان دائیمەن خۆشەویستی چاکە و چاکەکاری بێتن بۆ خەڵکی، خۆپەرست نەبێ، ئەنانی نەبێتن و دائیمەن بەرژەوەندی گشتی لەبەر چاو بێتن. جارە پێش هەموو شتێکی ئینسانی ئیماندار حتا دڵسۆزی ئەهلی کوفر و نیفاقیشە. ئینسانی ئیماندار دڵسۆزی ئەهلی کوفر و نیفاقیشە بۆی کە بانجیان دەکاتن بۆ ئیمان، بانجیان دەکەن بۆی کە موسڵمان بن، بانجیان دەکەن بۆی کە پەیوەست بن بە قورئان و سنەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەلام و ئیمان بێنن. بۆ چونکە گەورەترین نیعمەت، گەورەترین بەخششی خوای پەروەردگار چیە؟ هیدایەتە. و هەر کەسێک لەو هیدایەتەی سوودمەند بێ لە هەموو شتێکی سوودمەند بووە، و هەر کەسێک لەو هیدایەتەی بێبەش بێ هەموو خۆشی و چاکەکانی ئەو دنیای لەدەست چوون، بۆ چکە لەو دیوی زەرەرمەند دەبێتن، زەرەرمەند دەبێ. ها خوای پەروەردگار تەبارەک و تەعالە دەفەرمێ ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا ونحشره يوم القيامة أعمى قال ربي لم حشرتني أعمى وقد كنت بصيرا قال كذلك أتتك آياتنا فنسيتها وكذلك اليوم تنسى. برا بەڕێزەکانی خۆم، سەبەبی شەقاوەتی دنیا و دواڕۆژ پشتکردنە لە شەریعەتی خوا، پشتکردنە لە مەنهەجی خوا، پشتکردنە لە بەرنامەی خوا. واللهی ئەو کەسەی کە بە گوێرەی گوناه و تاوانی ئێمە کێشە و مشکلەمان لە عایلەش بۆ دروست دەبێتن، بە گوێرەی گوناه و تاوانی ئێمە، سەرپێچیەکانی ئێمە، ئەتۆ کاتێک کە کێشەیەکی عائیلی تێ، کێشەیەکی خانەوادەیی تێ، کێشەت لەگەڵ جیرانێکی هەیە، کێشەت لەگەڵ کڕیاری فرۆشیاران هەیە، تووڕە مەبە، بڕۆ مابەینی خۆت و خواردوو دوور دەست و نوێژ بشۆ، دوور کەعات نوێژان بکە، فکر بکەوە، بزانە چ گوناه و چ تاوانێکت هەیە، لە چێن دەرێ سەرپێچی ئەمر و فەرمانەکانی خوا دەکەی. ئەو خەلەلەی خۆت چاکە، ئەوەی دیکە ئۆتۆماتیکیان چاک دەبێت. ئاوەکو لە هەندێک لە سەلەف ڕەحمەتی خوایان لێبێ دەجێڕن و دەفەرمێ کاتێکە من تاوانێکم کردبایە دەڵێ لە وڵاقەکەی خۆم ڕادەمزانی، ئەو وڵاقەی کە پێم بوو دەمزانی کە تاوان و گوناهێکم کردی، ئەو ڕۆژەی ئەو وڵاقە چاک تەسلیم نەدەبوو بۆی کە باری کەم و ئیش و کاری خۆمی پێ بکەم. لەبەرەوەش خوای پەروەردگار تەبارەک و تەعالە ئەوانەی کە پشت لە شەریعەتی خوا دەکەن و پشت لە مەنهەجی خوا دەکەن بە کۆرەی حەشریان دەکاتن. دەڵێن خوایە خۆمە لە دنیا چاومان ساغ بوون، دەڵێ بەڵێ چاوتان ساغ بوون، بەڵام کۆرە بوون بەرامبەر بە ئەو پەیامە ڕێک و پێک و ئەو پەیامە جوانەی کە بۆم ناردبوون، ئێوە پشتان تێکرد و چاوتان نەیبینی ئەو ڕۆژ دەبێ بەو کۆرەیەی حەشر بکرێن. جارێرە مەبەستم ئەوەیە کە ئینسانی ئیماندار دڵسۆزە، دڵسۆزیەکەی بە دەرەجەی یەکەم بۆ ئەو کەسانەیە کە هێشتا ئاشنا نەبوون بە نووری هیدایەت. لەبەرەوەش خوای پەروەردگار تەبارەک و تەعالە ئەو ئوممەتەی کردوتە چاکترینی ئوممەتان. چاکترینی ئوممەتان بەچی؟ بۆی کە ئەمر بە چاکە و نەهی لە خەرابە دەکەن. گەورەترین ئەمر بە چاکە و نەهی لە خەرابەش چییە؟ بانکردنی خەڵکە بۆ ئیمان، بۆ هیدایەت، بۆ خۆپاراستن لە گوناه و تاوان، بۆی کە شمولی غەزەب و خەشم و قینی خوای پەروەردگار نەکەن تەبارەک و تەعالە. لا يؤمن أحدكم، مەبەستی لێرانە نەفی ئیمانی مطلق نییە. لا يؤمن أحدكم چونکە هەندێک خەڵکی نەخوێندەوار جاری وا دەبینی بەو عیبارەتانە تێدەکەوێتن. مەبەستی نەفی ئیمان نییە، بەڵێ بە قەراری قەتعی کابرا ئیمانی نییە. بەڵام ئێمە گوتمان ئیمان الإيمان بضع وسبعون يعني وستون شعبة، يعني حفتا و قسور بەشە یان حفتا و شەش بەشە ئیمان. أعلاها كلمة لا إله إلا الله وأدناها إماطة الأذى عن الطريق والحياء شعبة من الإيمان. كلمەی بەرزی ئیمان، بەشەکانی ئیمان، ئیمان بەش بەش دەکرێتن. حفتا و قسور بەشە، ئەو حفتا و قسور بەشە گەورەترین یان پلەی سەرەوەیان چییە؟ کەلیمەی لا إله إلا الله.
کەمەکەشیان کامەیە ئیماطة الأذى عن الطريق دەچی لەسەر زادەی بەردێک کەوتووە بۆی کە ئەو بەردە سیارەیەک بەسەری دانەڕوە پەنچەری کا یان لە بن تای سیارەیەکی دەرنەپەڕیوە کەسێکی بکەوی بەو نیەتەی ئەو بەردەی لێوێن دەرێ فڕە دەدەی یان لەسەر ڕێگایەکی عام دڕچێک دەبینی دارێک دەبینی شوشەیەک شکاوە هەڵی دەگریەوە بۆی کە ئەو شوشەیە بە پێی کەس دانەچێتن ئەو بەشێکی ئیمانە لەو نێوەندەیدا ئاگاتان لە یەکشت هەبێتن شەرت نییە ئەوەی کە کەلیمەی لا ئیلاهە ئیلا الله ومحەممەد ڕەسوول الله کە بەرزترین پلەی ئیمانە بەرزترین بەشەکانی ئیمانە جێبەجێی کردووە یانەوەتە نوتقی پێکردووە و ئەوەی دیکەش جێبەجێ دەکات شەرت نییە ئەوانەی ناوەندێشی ئەو هەموو هەفتا و قسوورەکەی دیکەی هەموو جێبەجێ کردبن ئاگاتان لەوەی هەبێت چکە دەبینی کابرا دەبینی لە نێوەندەی هەندێک جێبەجێ کردوون لە ئاخیری هەندێک جێبەجێ کردوون لەسەرەوە هەندێکی جێبەجێ کردوون بە مطلقی ئەوەی کە هەموو هەفتا و شەش بەشەکەی یان هەفتا و حەفت بەشەکەی هەموو جێبەجێ کردبن ئەوە ئیماندارێکی مطلقە هەموو بەشەکانی ئیمانی جێبەجێ کردوون بەڵام خەلەل لە هەر یەکێک لەوانە بێستا یەکێک لە بەشەکانی ئیمان چییە؟ چیت بۆ خۆ پێ خۆشە بۆ دنیا و قیامەتی خۆت بۆ خەڵکیشت پێخۆش بێت جا موسڵمان بەیان کافر بێتن بۆ کافرەکەی هیدایەتەکەت پێخۆش بێ حەریص بێ لەسەرەوەی کە هیدایەتی دەی هەموو هۆکار و ئەسبابێکی باش بگریە بەر لە داوە و بانگەواز لە ئەخلاق جوانکردنی خۆت بۆی کە کابرا سەرنجی ڕاجێشی بۆ دینەکەی خۆت ئەوە بەشێکە لە ئیمان بەڵام لێرانەکە دەفەرمێ لا يؤمن أحدكم ئەو کەسە ئیمانی تەواونیێنێت و بەشێک لەو بەشەکانی ئیمانت جێبەجێ کردووە کە ئەو وەکو سید قوتب ڕزا و ڕەحمەتی خوای لێ بێتن و خوای گەورە پلەی شەهادەتی بە قسمەت کردبێ کاتێک کە تعزیبی دەدەن لە سجنی قسەیەکی زۆر جوان دەکات دەفەرمێ نحن نريد الخير للبشرية مهما آذونا ئێمە خێر و خۆشیمان لە بۆ خەڵک لە بۆ بەشەریەت دەوێت ناشرە لە بۆ ئیمانداران ناشرە لە بۆ موسڵمانان بەشەریەت هەموو خەڵکی دەگریتەوە دەڵێ هەرچەندە ئەزیەتماندن بەڵام ئێمە چاکە و خێر و خۆشیمان بۆ خەڵکی دەوێت ئەو جابرا بە ڕێزەکانی خۆم لە زۆر فرمودەی دیکەدا دەبینن کە لا یؤمن و بەکار هاتووە مەبەستی لێرانە نەفی ئیمانی مطلقە ئیمانی کاملە کە ئیمانەکە نەقوستانە بەڵام بەو ئیمان نەقوستانی کابرا پێی کافر دەبێ نە پێی منافق دەبێ نە بەڵام پێی کامیلی ئیمان نابێ ئەو خاڵێکە کەواتە ئەتوانین لێرانە بڵێن بەشێکی ئیمان چییە؟ ئینسان خێر و خۆشی لە بۆ هەموو خەڵکی بوێت جا دەفەرمێ حتى يحب لأخيه ما يحب لنفسه چیت بۆ خۆت پێخۆشە بۆ برای خۆشت پێخۆش بێت لێرانە برا بە ڕێزەکانی خۆم بۆی بە هەڵە لێ حاڵی نەبین ئینسان جاری وا هەیە لەوانەیە لە غەیری زەکات دەوڵەمەندیشە دەستی نەچی تێ خێر و سەدەقەیەک بکاتن بۆی کە ئەو برا و خوشکانەی کە هێنی خۆشحاڵیان کا کەیف خۆشیان کاتن بەختەوەریان کاتن و چاکیان لەگەڵ بکاتن بەس زەکاتەکەی دەدا بەبێ کێشە و مشکیلە ئەلێرانەدا ئەو ئینسانە هیچ ئیشکالێکی شەرعی لەسەر نییە نە بە ڕەزیل لە قەڵەم دەدرێ ونا أو آتي دقريت وكا الذين يكنزون الذهب والفضة ولا ينفقونها في سبيل الله لبروي پیغمبر ده فرمي عليه الصلاة والسلام هر كنزيك هر مالك زكاتي ليه دركرا كنز نية ليه چوت داره بلام كابرا كسر راي زكاتكي خير وصدقه دكا أوا تفضلي كردوا وإشي ساچي كردوا بلام ليه رانا دا أو يكشت بون منأتو بخو هد بي بەڵام پێش ناخۆشە خەڵکی دیکە هەی بێتن بۆ خۆ بەختەوەری پێت خۆشە خەڵکەمووی لە ناخۆشیان دابێتن بۆ خۆت قالبت ساغە پێت خۆشە خەڵکەمووی نەخۆش بێتن بۆ خۆ بۆ نمونە ئافرەتێکی چاکت بە قسمەت و پێت خۆشە خەڵک ئافرەتی خراپی بە قسمەت بێتن منداڵەکانی تۆ باشن پێت خۆشە منداڵی خەڵکی هەمووی شەلاتی و هەمووی سەرسەری و هەمووی مەشروب خۆر بن ئەوە قەزیەکەیە بۆ خۆت پێت خۆشە خواردی خۆش بخۆی پێت خۆشە خەڵکی دیکە نانی دەست نەکەوێتن
ئەعمالی قەلبی چەند مهمە، کردەوەکانی دڵ چەند مهمە. لەبەرەوە ئینسان جاری وایە بەس بە ئەعمالی قەلبیەوە، ئەعمالی قەلبیە، یعنی خۆت و شەرت نییە تو بەس پێت خۆشە خەڵکۆچی تۆ بێت. لا يحب لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه. بەڵام تو شەرت نییە ئەو حوبە بیکەی عەمەلی و بەکردەوەی کابرا بەختەوەرکەی، بەڵام هەر بە مجرد بە ئەعمالی قەلبی بە دڵی خۆت ئەتوانی مەسەڵەن ئەو فەرمودەی جێبەجێ بکەی. لێرانەدا ئەو بابەتە بابەتێکی هەستیارە و هەر کۆمەڵگە و مجتەمەعێک برا بە ڕێزەکانی خۆم بەم شێوە بوو ئەوە موفەق دەبێ و سەرکەوتوو دەبێ و فەرمودەی دیکە زۆر هاتوون و لەو بابەتە و ئەصحاب ڕەحمەتی خوایان لێ بە قسەی زۆریان کردووە. بۆ نمونە دەفەرمێ أحب للناس ما تحب لنفسك تكن مسلما. دەفەرمێ ئەوەی کە بۆ خەڵکیت پێخۆش بێ کە بۆ خۆت پێخۆشە مسلمانێکی باش دەبی. یان دەفەرمێ أفضل الإيمان أن تحب للناس ما تحب لنفسك وتكره لهم ما تكره لنفسك. يعني باشترین پلەکانی ئیمانداریەتی ئەوەیە کە تۆ بۆ خەڵکیت شتێک پێخۆش بێ کە بۆ خۆشت پێت خۆشە و شتێکیش کە بۆ خۆت پێت ناخۆشە بۆ خەڵکیش پێ ناخۆش بێتن. لێرانەدا برا بە ڕێزەکانی خۆم ئەو بابەتانە بابەتی هەستیارن و ئەو دینەی ئێمە ئینسان تەماشە دەکاتن دینێکی عەمەلیە، دینێکە کە زیاتر تەشجیعی ئینسان دەکا کە چاکەکار بێ لەگەڵ خەڵکی. یعنی دینێک نییە کە ڕەهبانیەتی تێدا بێتن بەس خەریکی عیبادەت و خواپەرستی بی و لە کۆمەڵگە و مجتەمەعدا ببڕی. لەبەرەوەش ئاخر قسەم بەوەی دێنمەوە یەکەم ڕۆژی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە هاتە مەدینە ئەو فەرمودەی فەرموو ئەیوهە الناس، خەڵکین هەمووی کۆکردنەوە، یەکەم وتاری تی لەوێن دەرێ ئەفشوا السەلامە بەینەکوم. ئەفشوا السەلامە زۆر سەلام لێک دیکە بکەن و سەلامکردنیش ئەوەی کە بیناسییان نەیناسی. بەڵام ماگاشتان لێبێ یەکێک لە نیشانەکانی دوا ڕۆژ چییە؟ سەلامکردن بەس تایبەت دەکرێت بەو کەسەی کە دەیناسیەت. ئەو ڕوو بەداخەوە دەڵێم بەشێکی ئەوەندە تەستیان کردوتەوە گەل لە حیزبەکەی بیشنەبی سەلامت لێ ناکات. و بە تایبەتیش کۆمەڵە برایەک خوای گەورە لەوانیشی لێمەش خۆش بێ کە بە ناوی سەلەفیەت کە سەلەفیەت ینی سەلەف ئەخلاقی سەلەف زۆر لەوەی گەورەتر بووە. ئەنی کابرا ڕێ بە خۆ دەدا بەلای کۆمەڵە موسڵمانێکی دادۆڕا لەبەرەوەی لەسەر فکر و تەسەوور و بیر و بۆچوونی کاورەکە ئەنەما بەلای دار و بەردی دادەڕوا هەر خۆش لە گورە ناباتن سەلامیان لێ ناکاتن. کە پێچەوانەی ئەخلاقی سەلەفە پێچەوانەی هەڵسوکەوت و ئەخلاقی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. ئەو جا دەفەرمێ چی؟ وأطعموا الطعام، خواردن ببەخشن. هەمووی چاکەکردنە لەگە خەڵکی، سەلامکردن دڵی خەڵکی خۆشکردنە، خەڵک دڵی پێ خۆش دەبێ. یعنی ئەو کەسێک کە بۆ نمونە لەگەڵت و ناجۆرە 10 جاری سەلامی لێ بکە، 15 جاری سەلامی لێ بکە، قەنەعەت بکە دڵی نەرم دەبێت. وأطعموا الطعام ئەو کاتەی خەڵک زۆر فەقیر و هەژار و نەدار بووە، خواردن ببەخشن بۆی خەڵک سوود و قازانج لە خواردنەکەتان بکاتن. ئەو جا دەفەرمێ وصلوا بالليل والناس نيام. وما مەسەلەی عەبدایەتی و بەندایەتی خۆشتان تۆک مەکەن بەچی؟ بە شەو نوێژ کە خەڵک لە خەودا ئێوە هەستنەوە عیبادەت بکەن و پێداویستی و احتیاجی خۆتان بەرزکەن و بۆ لای خوای پەروەردگار تەبارەک و تەعالە. خوای گەورە عاقبەت خێرمان بکات و سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکە. وصلى اللهم على محمد وعلى آله وصحبه وسلم.